کۆمەڵێک گەنجی خۆبەخش لا شێوەی تیمێکدا چالاکیەکی ژینگەیان لا دەربەندی ڕانیا بەڕێوە برد. ئەوان ڕوونی دەکەنەوە ئێرەیان هەڵبژاردووە چونکە دەبینن لە هەردوو ڕووی ژینگەی و گەشتیاریەوە پشتگوێ خراوە. دەشیانەوێت هەر لەم چالاکیەدا هۆشاری ژینگەیی بە هاوڵاتیان بدەن. ئێمە وەکو گروپی شاخۆیان ڕانیا بە هەست بە پرسیارکردن ئێمە ئەمڕۆ هەستان بە خایانکردنەوەی دەربەندی ڕانیا هەستان بەش خایانکردنەوەی ڕانیا دەربەندی ڕانیا و شوێنێکی گەشتیاری ڕۆژانە خەڵک زۆر گەشتی بۆ تێدەکەن. کەسانی شارەکانی کە زۆرترین کەس گەشت دەکەن بۆ ئێرە بۆ سروشتە جوانەی کە دەربەن شوێنێکی زۆر جوان و زۆر دڵکراوەیە بۆ شای ڕانیا. دەربەندی ڕانیا سروشتێکی گەشتیاری و دیمەنی ڕازاوە و ئاو و هەوای خاوێنی هەیە، بەڵام پشتگوێ خراوە و پەرا بە ژێرخانی گەشتیاریەکەی نەدراوە. چالاکێکی ژینگەیی هیچ بنەمایەکی گەشتیاری و ژینگەیی لا دەربەند بەدی ناکات. حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکانیش با کەمتەرخەم دەزانێ، هاوڵاتیانیش لای خۆیانەوە گلەیی ئەوە دەکەن ئاوڕی پێویست لەو شوێنە گەشتیاریانە نەدراوەتەوە. دەربەندی ڕانیا کە ناوچەکەی هەمیش ژینگەکەی زۆر لەبارە بۆ دەیان پرۆژەی زۆر گرنگ بە نمونە دیمەنێکی زۆر جوانی هەیە، دەتوانێت لەم دیمەنە جوانەوە سود وەرگێ. حکوومەت ڕێگا خۆشکەر نییە بۆ ئەو کەسە پارەدارانەی کە هەن پرۆژەی جوانیان پێشکەشکەن بۆی بتوانن دەڤەرەکەمان بکەنە دەڤەرێکی گەشت و گوزاری جوان کە ئەمەش هەڵدەستن کە کەسێک کە پرۆژەیەکی جوان پێشکەش دەکات هەڵدەستن داوای پشکی لێ دەکەن و ئەمەش دەبێتە هۆی ئەوەی کە لایەنی پرۆژەدانەر نەتوانێت ئەو پرۆژەیەکی هەیەی پێشکەشی ئێری بکەن. هیچ گرنگیشی وای پێ نەدراوە. ئەگەر دەربەندی ڕانیا بێت و گرنگی پێدرا بە ئێستا کە جمعانان خەڵکێکی یەکجار زۆر ڕووی تێدەکات. ئەگەر بێت و گرنگی پێدرابە لەوانەیە گەشتیاران لە ناوچەی دوورتریشەوە سەردانیان بکردبایە. هیچ گرنگی بە سەوزایی نەدراوە لە دەربەند و وەکو لە ڕووی گەشتیاریەوە هیچ خزمەت گوزاریشی گەشتیاری تێدا نییە. لە هەر وڵاتێکی جیهان ڕووبار و دەریا و ڕووبەرە ئاویەکان بە سەرنجڕاکێشتنی شوێنەکان دادەنرێن بە ئامانجی ڕاکێشانی گەشتیاری و سەرمایە. چەندین پرۆژەی جۆراوجۆریان لەسەر بنیاد دەنرێ و بەئەخی جیاوازیان پێدەدرێت، بەڵام لە هەرێمی کوردستان لەگەڵ ئەوەی هیچ بیرۆکەیەکی جیاواز بۆ پەرەپێدانی کایی گەشتیاری لەسەر ڕووبار و ناوچە ئاویەکان نییە. سوودیش لە ئەزموونی دەرەکی بۆ پەرەپێدانی ئەم کەرتە گرنگە وەرنەگیراوە. لا دەڤەری ڕاپەڕینەوە ڕێناز ئەرسەلان، کەناڵی ئاسمانی پێام.